من چۆمان مستەفا کەریم ماوەیەکی زۆرە تقریبا 10 ساڵ 15 ساڵ زیابێ لەناو میوەیەم و خەریکە میشم. بەڕاستی هەموو کاتێ ناخۆشە، بەڵام کاتە سەخت و ناخۆشترەکانی وەرزی هاوینە. کاتەکانی تر باشن، بەڵام لە هاوینە لەبەرەوەی سەوزەمیۆ ناسکە خەسارە بێت، ناشرینی تێکەوێت، ئەبێ قوربانی بۆ بێ لە وەرزی هاوینە. سوپاس بۆ خوای گەورە، من هەست ئیشێکم کرده بێ کە دەمی ساڵشەلناوم ئیشەیەم حەزم بە ئیشی جیاواز کردووە، قەت حەزم بە ئیشی تەقلیدی دووبارە نەبووە. بە فکری خۆم وتم بۆ من هەر تەقلیدی ئیشکەم با ئیشێکی جیاواز خەمە ناو ئیشەکانمەوانێ. هەستان بە ڕازاندنەوەی کۆمەڵێک سەوزە و میوە لە سینیە، بۆ تۆ بۆچی چەند کیلۆیە بکڕی، چەند عەلاگەیە بکڕی، بۆ سینیەک نەکڕیت، بۆچی هەموو نەوع میوەکان تام نەکەیت لە سینیەکە، ئەو شێوە باشترە. وەڵاوە کێتە سەر خواستی و کەسێک کە داوایەکە ئێمە شتی حازرکراومانە لێرە بە تەڵەبی مشتریەکە حازریەکەین، ئەو کەسێک کە داوایەکە بۆ نموناڵێ سینیەکم بۆ دانێ با هەمووی ترشی بێ، یا سینیەکم بۆ دانێ هەمووی شیرین بێ، یا سینیەکم بۆ دانێ با مشەکەل بێ، هەموو شتێکی دیابێت. ئێمە بەخواستی ئەو کەسە دروستەکەین. سوپاس بۆ خوای گەورە، ڕۆژانە ئێمە سینێکی زۆر ئامادەکەین بۆ خەڵک لە ڕێگەی ئینستاگرام و یا لە فەیسبووکەوە، تیکتۆکەوە، لە سناپۆ دای ئەنین. ئیترە و ڕسمانەمان بۆ نێرنەوانێ ئەڵێ لەو ڕسمم بۆ بڵین لەو سینەم بۆ دروستکە، یا ئەڵێ بە دڵی خۆت شتێکم بۆ دروستکە، ئەو کاتێمەژ یا بە خواستی ئەو یا بە دڵی خۆمان شتێکی تایبەتی بۆ دروستەکەین. سپاس بۆ خوای گەورە، بازارێکی باشیانێ و خەڵک داوایەکە بە عام هەموو میوەکان. بازێ میوەیان تیا بڵین مشتریەکە نەی خواردووە حەزەکە تاقی کاتەوانێ، وتیایەتی خواردوی بە بەردەوامی ئەیخوازە حەزیلەتی و دایم داوای ئەکاتەوانێ، هەیە تاقیەکاتەوە هەشە بە بەردەوامی ئەیخوا و دووبارە و سێبارەیەکاتانێ. میوەی کوردی خۆمانمان هەیە، دی جنوبمان بۆیە، دی تورکیا و ئێرانمان بۆیە، بەڵام ئەم میوە جیاوازانە ئەکسەرێتی لە دووبێەوە ئاورداکە. ئەمە میوەی سنەیک فروتی پێوترێ، بە کوردی واتە میوەی مار، شێوەش هەر لە مارە چێ بۆیە بۆ ناوە ناونراوە. ئەمە تامێکی زۆر خۆشی هەیە، تقریبان چێتە سەر ئەنەناس، بەڵام جیاوازترە تامەگەی و شێوەیەکیشی زۆر جیاوازی هەیە و
ئەوانەی کە خواردویانە بە بەردەوامی خۆنەوەشی کە نەی خواردووە حەزەکات تاقی کاتانە ئەمەیان میوەی پاشم فرۆتە میوەیەکی مزرە و سوودێکی ئێژگار زۆری هەیە بۆ ئازاری جونگەکان میوەی پاشن فروت جگەلەوەی کە تامی خۆشە بۆ ئازاری جونگەش بەکارێنرێ و سوودێکی زۆر زۆریە ئەمەیان میوەی ڕامبۆتانە ئەمە بە زمانی خۆیان کە ناوێن ناوە ڕامبۆتان و تا قش شێوەی لە قژ دەچێت میوەیەکی جیاوازە و تامیشی زۆر زۆر خۆشە. تقریبا توانین بڵین بەعام تایلند پاکستان هندستان با بڵین ئەو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هەمان شێوەیان میوەی گراندێلایە ئەڵێ هەنگی دنیاە و گەورەیە بەڵام لە ناویە تقریبا شتێکی شلیتیایە مادێکی شلیتیایەوە نێ بڵێ ڕق بەیە پا بکرێ ئەیشکێنی ناوەگی بە کەوچکە خوێ و تامیشی زۆ زۆ خۆشیە ئەمەیان میوەی ڕێت گراند بێریە با بڵین جۆرێکی ترێ بەس نەکتری احتیادێگە کە بۆ ڕازاندنەوەی سەر شیرینی و بۆ ڕازاندنەوەی میوەشتەکان دائەنرێت و سوودێکی زۆ زۆ خۆشیە و ئیسفادەی هەیە بۆ با بڵین باتنی بۆ ڕیخۆڵە و بۆ میزەڵان و میزەڕۆوانە زۆر زۆر بەکارێنرێ ئەکرێ بە شەربەت ئەمەیان میوەی لیچی ئەمە جۆرێکی شلکە شلکی ناوەکدارە ئەو شلکە احتیادیان یەکە لە بازاڕایە پێوتێ میوەی لیچی تامی زۆر زۆر خۆشە و جیاوازیشە بۆ شێوەیەک و با بڵین هێلکە هێلکەی خۆمان چۆن پاکرێت ئەویش ئاوا بۆ شێوەیە پاکرێت چۆن دەرەوەی جیاوازە ناویشی جیاوازە ئەوە میوەی لیچی. ئێمە کیویە بە تامی مۆنگۆیە لێرە خەڵگە کیوی احتیادی خواردوم کیوێ جیاوازە بە تامی مۆنگۆیە زۆر زۆر خۆشە بە تامی شلکی ژەمان بوو تەواو بەدەستە بەس مۆنگۆکەی لێ لەم کاتەیە بازێ میوەی تایەسە ئەمەیان دەستکاری جیناتەکە یەکرێ باشە کیویە و متوربەی مۆنگۆ کراوە تامی هەردووکیانی تایە شێوەی هەردووکیانی تایە بەڵام ئەم میوانی تریان زۆربەی زۆریان هەر بڵین خۆڕسک وایە بەس ئەمانە دەستکاری جیناتەکە یەکرێت دەستکاری جیناتەکەی کراوە متوربە کرێ داری مۆنگۆ داری کیوی ئەدرێ لە یەک ئەو جۆرە میوە بەرەمێت.
کۆمەڵشتی تایبەتی و شازمانەیە، ئەمەیان میوەی لۆنجانە، ئەمەمانەیە میوەی پاپایایە، ئەمە پەتاتەی شیرینە، ئەمە پەتاتەی ڕەشی هۆڵندیە، ئەمە میوەی تەمەرلووە، ئەمە میوەی ستار فروتە، قاژێکی بە ئەستێرە، ئەم میوەکە قاژێکی ئاوە ئەبێ بە ئەستێرە داندانە، نا هەروەکو میوە ئەکرێ بە شەربەت، ئەکرێ بە بڵین ڕازاندنەوەی میوەکان بەکارێنرێ. ئەمەمانەیە میوەی دراگۆنە، ئەمە تامێکی زۆ خۆشی هەیە و سوودێکی ئێژگار زۆریشی، ئەمەیان تۆزێ بڵاوترە لە ناو خەڵکا لەبەرەوەی کە زۆر بەکارێنرێ بۆ ئەو کەسانی کە مەناعیان نییە یاخود بۆ مناڵ بۆ توانای گەشەکردنی مناڵ زیاترەکە. ئەمەیان میوەی قشتەیە، میوەیەکی زۆ خۆشە، میوەی کرێمی پێوترێ، ناوی ئەڵەی بڵین خاوەکو بڵێ کرێمی وایە، دوور بێت لە هەموو ماڵێک، ئەمە بۆ سەرەتان زۆر بەکارێنرێ و سوودێکی زۆریە. ئەمە قارچکی جیاوازە، قارچکی بەیبی، ئەمەیان قارچکی ئینۆکیە، ئەمەیان قارچکی براونە، ئەمە تەماتەی ملەوەنە، تەماتەی کەرەسی ملەوەن بەیبیە، ئەمە چەند جۆرێکی جیاوازی کاووە، ئەمە کاوی فەڕەنسی پێوترێ، ئەمەیان کاوی سینیە، ئەمە کاوی بەیبیە، ئەمەیان کاوی فرێزیە و کۆمەڵشتی جیاوازمانەیە ترشەمەنی و میوە تێکەڵەکەین شتێکی تایبە دەرەچێت. وەڵای ئەویش ناڵم بەخواستی مشتریە، هی وایەڵێ بۆ نمونە شتانم بۆ تێکەڵاو کە خۆی بەخواستی خۆی کە حەزیلێتی داوایە کە شاڵێ بە دڵی خۆتان شتێکی تایبەتیمان بۆ دروستکەن. گەورە بچووکمانێ، بەڵام ئەم سینیان زۆ خواستی لەسەرە لەبەرەوەی مادەکانی ناوی ئێژگار زۆرە و شتێکی تایبەتیشە. ئاسانکاریی زۆرمان کردو بۆ هاوڵاتیان بۆ مشتری بە ڕێزەکان بڵین ئەوانی کە خۆیان سەردانەگەن ئەتوانن کاتیانەیە ئێمە لێ لە خزمەتیانێن ئەوەشی کە بۆنونە مناڵی هەیە نەخۆشی هەیە یا شوێنی دوورە ناتوانێت سەردانکات بۆ یەگەینە بەردەم ماڵەوە ئەگەر لە گاردەکانی شابێت تا دەرگای سەرۆژ بووە بین. ئیشی خۆماوە لە خزمەتی مشتریەکانە مەگەر نەشی کڕێت ینی حەزەکە بزانێ ئەو میوە تامی چیە دات زۆر جا پێشیان ئەڵێم ئەڵم تانی خۆی نازانی تامی چیەدا من تا ئێوارە بڵێم ئەوە تامی ئەووادا کە تۆ نەی خۆی نازانیت ئەتر زۆربەی بڵین ئەوانەشی کە یان سەردانەکەن ئەیکردن و تاقییانەکەنانە ئێمە لە هەشتی بەیانیەوە بۆ 12 شەو جاری وایە شەوان چێتە سەعات یەکیش لەبەرەوەی بڵین کۆمەڵە مشتری بەڕێز لە دوورەوەیەن
ناکرێ ئێمە دوکانیان بەسەرادا بخەین لە خزمەتیان نابین تا نزیکی یەک سپاس بۆ خی گەورە ڕۆژانە تەڵەب و ئۆردەرمانەیە بۆ هەولێر بۆ کەرکووک بۆ دووەک بۆ جنوب بۆ شار و شارۆچکەکان بۆ هەموو شوێنێشتنێنی ڕۆژان. تقریبان بەڵێ ترشەمەنی و مزرەمەنیە زیاتر و جای میوەشی تێکەڵاوەگەین بەس ئەم سینیان ئەمە بە خواستی مشتری دامان ناوەڵێ با میوەی تیانە بێ غێری دەنکە هەنارەکە نەبێ بۆمانداناوە و ما باقی ترشەمەنیە دوو جۆر تەڵەبێ یەکیان ئەڵێ با بە دڵی خۆت چیم بۆ دروستەکەی دروستیکە بەشتێکی جوان دەرچێت ئێمەش بە دڵی خۆمان شتی شازی بۆگەین هەشە یا پارەکەیمان بۆ تهدیدەکە یا شتەکان تهدیدەکە با ئەوانەی تیابێت ئێمەش بە خواستی مشترەکە دەیانین. زۆر مشتریمەیە لە ئەوروپاوە کە ڤیدۆگانە بینن پرینس پرایز دەکەن بۆ کەسێکی ئازیزی بۆ دایکێتی بۆ خوشکێتی بۆ خۆشەویستێتی بۆ کەسێک لێوە پارەکەمان بۆ ئەنێرێ ئەڵێ بە دڵی خۆتان شتێکی تایبەت و VIP بۆ بگەن ئێمەش قابێکی ترشەمەنی تایبەتی بۆ داین لەگەڵ قابێکی فول میوی VIP یاخود میوەکان لەگەڵ ترشەمەنەکانە تێکەڵاوەکەین و بۆیان نێرین کە زۆریان بەدڵە یعنی شتێکی تایبەت دەرەچێت خواست بۆ خوای گەورە بینەرێکی زۆرمێ لە ئەوروپاوە کە ڤیدۆگانە بینن ڕۆژ نییە نامم بۆ نەنێرن ڤۆیسم بۆ نەنێرن ئەڵێن شێتە کردوین لێەوە ئەو شتە خۆشانەدانی دەستمان پێی ناگە ئەڵێم وەرنەوە لە خزمەتدانابم. سپاس بۆ خواجگەلەوەی کە ڕۆژانە مشتری تایبەتی خۆمانمانەیە سەرمان لێدەن کۆمەڵێ مشتری دەرەکیشمانەیە کە لە ڕێی پەیجەکانەوە سەردانمانەکەن 10 نەفەر 12 نەفری لەم دوکانەیە هەمومان وەکو برا پێکەوەین کەس لەم دوکانەیە وەستانیە کەسی شاگرد نییە هەموو وەکو یەکەبێ ئیشکات نە وەستانمانێ نە شاگردمانەیە.
پێشتم دوکانم بڵین لێران نەبووم دوکانەکەم چکۆلە بوو هاتمان بەرانەیە دوکانەکەم گەورەتر کردووە فراوانتر کردووە ئەتوانم زیاتر خزمەتی خەڵکەم کە تۆ ئیشەکەی ئەبێ خزمەتی خەڵکی ئەبێ بی بە خزمەتکاری خەڵک ئەبێ خەڵک لێت ڕازی بێت ئێمە ژەبێ ڕۆژ بە ڕۆژ هەوڵ بین زیاتر و زیاتر خزمەتی خەڵکەین بۆم بگون جە دوکانەکە گەورەتی شەکەم ئینشەڵڵا خوای گەورە یارمەتی هەموو لایەک و ئێمەش بات کۆمەڵێک سۆسی تایبەتیمانەیە جازۆ جار تووشی وابین کە ئەمە بیکەم بەسەر ئەو تاپەیە و سینەکەی ڕازێ و مشتری هەڵێ بە قوربانم ساسی پیا مەگەڵم خۆدای فەلافلە نەگردومە ساز نیە ئەمە سۆسی تایبەتی خۆمان هەریەکەی و تامێکی مەسە شتەکانە وڵاتەمە تامەکانی جیاوازە سڕی میهنەیە نابێ باس کرێم بەڵێ وڵات هەمیان بەکارێنین بۆ نوێسە سینێکی ئاکەی ڕازێنی نانەیە بڵین تامەکانی هەمیەکەین بەسەر ئایواڵە مەیکە بەسەریا بەجیا بۆم دابنێ لەبەری تامیان هەمیان ترشن بەس جیاواز نەرێکە وی شتێکە تامێکی تایبەتیەدا بۆ شتێکە دروستەکەین بەتەنیا بۆ سەر ئەمانەش نییە بۆ سەر چەرەسەکان بەکارێنین بۆ سەر مەقەبیلات بەکارێنین بۆ سەر میوە بەکارێنین لەبەرەوەی تامیان زۆر خۆشە و زۆر تایبەت بەڵێ ڕەنگیشیان جیاوازە و تامیشیان جیاوازە. یەکەم ش دەبێت خۆشەویستی بۆ ئیشەکەەوە بێ هەچ ئیشێکە کرد خۆشەویستی نەوێ بۆ ئیشەکەت سەرکەوتو نابیت ئەبێ خۆشەویستی بۆ ئیشەکە و لە پێش هەموو شتێکەوە بێ ڕێزگرتنی ئەو کەسانی کە سەردان تەگەن ئەوە زۆر زۆر ئەساسە ڕازیبوونی ئەو کەسی کە سەردان تەگا لەو شتانە لەو بابەتانی کە تۆ ئەیان دەیتێ ئەبێ لێ ڕازی بن ڕازی نەبن ئیشەکە و فاشلە نەک بە دەنگ و دوان بە عەلاگە داومانە بە مشتری ینی کابرا کە هاتووە پێی نەبوو دوی فەقیر حاڵم بە عەلاگەشتمان ناوە پێی بەڵام هەشە ئیستیغلال تەگات ینی چەند جار وام لێ هاتووە لە شوێنان و تەلەفۆنیان بۆ کردوم کە کۆڵی مەتوانێ وەزعی زۆر باش بۆ زەلامە بەڵام ئەوێ ئیستیغلالەکات ناتوانانی ینی من سوور بزانم کابرا فەقیر حاڵە بەسەر سەر و بەسەر چاو هەرچی بێی دەمێ بەڵام ئەگەر خەڵک بۆ بزان ئیستیغلال دەکەن خێرە بێ بە دزیەوە کرێ. ئەمەم سینیانەتر VIP نەمە زیاتر ماڵە خەزورانە برێن وای پێڵم سینی ماڵە خەزوران کۆمەڵێک ترشەمەنی و کۆمەڵێک ناوچی چەرەسی تایبەتی تایە کۆمەڵێک نانەقەیسی خۆش و جیاوازی تایە ئیتر بە پێی خواستەکە ئەگۆڕێت
زەیتونمان داناوە گەنمەشاییمان داناوە ئەم کۆمەڵە نانە قەیسیانی تایە کە شێوەی جیاوازە لە شێوەی تۆپایە لە شێوەی مەساسایە دروست کراوە کە تامێکی زۆر خۆشی هەیە و زۆر جیاوازە. بەڵێ لەسەر خواستی خۆمان پێیان ئەڵین شتیوامان بۆ دروستکەن ئەمەوە لە شێوەی مەساسایە بەڵام نانە قەیسیە ئەمەیان چلوورەیە ئەفوو با بۆ دوێنم. ئەمەمانێ هەر نانە قەیسیە لە شێوەی چلوورایە کە تامی زۆر خۆشە و خواستێکی زۆریشی لەسرە. ئیتر ئەمانەش کۆمەڵێت جەلین بۆ ڕازانەوە بەکارێنرێنەوە فستەقی سوورە ناوەکەی تەمبەرندمان تێکردووە ئەمەیان نانە قەیسی جیاوازە شتمان زۆرە سوپاس بۆ خوای گەورە بە تەنیا ئەمانە نییە بەڵام ئەم دەقێس ئەمان لە بەردەسا حازرە و لە خزمەتی ئێوە یابین. ئەم جۆرەیان ئەمە پیازی بەیبیە ئەمە لە سینەوەیەت پیازێکی زۆر بچکۆلەیە تامی جیاواز زۆری جوانە و زیاتر بۆ تاسکەباوی بەکارێنرێ لەبەری پیازی تاسکەباویە زۆر ورد بێ ئەم پیازە وردەش لای خۆمان دەست ناکە ئێمە ئەو کاراسانیشمان کردووە و ئەم پیازەمان پەیدا کردەوە بۆ شێفە بەڕێزەکان. ئەمەیان جێزەری بەیبیە جێزەرێکی زۆر ناسک و زۆر بەتامە و شۆراوەتەوە و جیاوازە بەیبیە بۆ ڕازاندنەوەی سفرۆخوانەکان بەکارێنرێ بۆ شۆربای مناڵ بەکارێنرێ لەبەری ناسکە بۆ شەبرەت بەکارێنێ بە هەمان شێوە. ئەم میوەیەشیان ئەمە گوێزەندی فرێشە ئەمە بەلوعە و تەرتیباتی پێوەیە ئەمە کونکراوە حازرە پێویست ناگا بیشکێنیت ئەمە لێرانێ ئەوە سەقەباغی لای ئەدەی و شەتحی بێ و قەسەباقی دەنایە و گوێزەکەی خۆیت بەڵێ بەس گوێزەندی احتیاجی نیە جیاواز ئەمە سەوزە گەورەکە هەیە لە کەنار دەریا زۆری خۆنەوە ئەوەیە. ئەمە میوەی لیچیە وتمانەوە لۆنجان ئەمە تەمەرندەکانمانە کەشتی زۆر تایبەتمانەیە شتی ئەسڵی ئەمە ناو کەچەرەسەکانە شتمان زۆرە و لە خزمەتانین تەمەرندەکان تایەتی خۆماڵیە تایەتی لە وڵاتی ئێرانەوە بۆمانیات. ئەو کەسی کە شارەزایە لە بەتایبەت لەو تەمەرندانە ئەگەر لای خۆشمان دروستین هەربێ لە وڵاتی ئێرانەوە بینەوە کەسە ئەنی کەواتە هەربێ بگەڕینەوە بۆ ئەوێ لەبەرەوەی ڕاستەخۆ کۆمەڵێک کەسی شارەزامانەیە لەو بوارەیە بەڵام شوێنە سەرەکیەکەی خۆی ئێرانە لە خزمەتانە ئەمەش میوەی بلوبێریە ئەمەیان یەکێکە لە هەرە میوە تایبەتیەکان کە ئێستا خواستی زۆر لەسرە بۆ شەربەت بۆ ڕازاندنەوەی سەر شیرینیەکان و بۆ مەناعەش بەکارێنرێ سوودێکی ئێژگار زۆری ئەدرێ بە مناڵ بۆ توانای گەشەی بەرزەکاتانە. نا ئەمە حەجمە گەورەکەیەتی تیادی بشکۆلەترێ بەس ئەمە حەجمە گەورەکەیەتی.